کاک بەشار سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆی لاتەوەریەکەمی بەرنامەی بەیانی باشکورساندا بەشداری ئەمەوێت زۆربوونی حاڵەتەکانی خۆکوشتن یا خودکوشتنمان بۆ بخەیتە ڕوو لە هەمان کاتە ئەو کاریگەرە دەرونیانێت چێکەوە لە تاکێک دەکات بیر لە خۆکوشتن بکاتەوە. بەیانیتان باش بەیانی هەموو لایەک باش زۆر سپاس بۆم دەرفەتە. دیارە دیاردەی خۆکوشتن دیاردەیەکی جیهانیە لە هەموو جیهاندا هەیە لە شوێنێک بە شوێنێکتر لەوانە جیاوازی هەبێت هەم لە ڕووی ژمارەوە هەم لە ڕوو لە شێوازی خۆکوشتن نایاخود ئەو ڕێگەیانێکەوە خۆکوژەکان یانەوە خۆیان دەکوژن بەکار دێنن بەڵام بە شێوەیەکی گشتیدا بەپێی توێژینەوەکان یاخود بەپێی راپۆرتی WHO ڕێکخراوە یان خۆ ڕێکخراوەکانی تردا کەوا ڕێژەی خۆکوشتن بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی جیهان بەرەو زیادبووندایە ساڵانە زیاتر لە 800 بۆ 900 هزار کەس خۆی دەکوژیت ئەمە جگە لەوەی کەوا هەندێک حاڵەتی هەوڵدان هەیە هەوڵدانی خۆکوشتن کەوا ملیارێک و بە نزیکەی ینی ملیارێک و 300 ملیۆن کەس هەوڵی خۆکشتن دەدات چونکە خۆکشتن هەم بە پرۆسەیەکە بە یەک جار جێبەجێ ناکرێت لەوانەیە کەسەکە بیر بکاتەوە دوایێ نیەتی بینێت بەچی بیکات دوایە ئامادەکاری دەکاتەوە ئەو شتانێکەوە پێویست بەردەستی دێنێت ئەو بڕیار لەسەر جێبەجێکردنی خۆکوشتنەکەش دەیدات لەوانێت چەند جارێکیش ئەو بڕیاری داوە شتەکە ئامادەکاری کراوە بەرەم هەندێک ڕێگری چ زاتی یاخود کەسی هەبێت یاخود هۆکاری تر هەبێت کە ئەم کەسە جێبەجێ نەکردووە ئەم دیسان بە پێی لێکۆڵینەوەکان دەڵێن زیاتر لە تاکەکان بە شێوەیەکی گشتی 27 بۆ 28 جار هەولی خۆکوشتن دەدان هیچیان نەجاحەت دێنن یعنی 27 یان نەجاحەت نایێنن ینی ئەو ڕێژەی خۆکوشتنەوەی ئێستا هەیە بزانین هەر لە یەکێک 27 تر نەجاحەتی نەهێناوە لەوانەیە بریندار ببێت لەوانەیە مەسەلاً شێوازی بەکارهێنان یان ئەو وەسیلەیە کە بەکاری هێناوە زۆر نەجاحەتی نەهێناوە. بەڵێ کاک بەشار ئەمێ بزانم ئەم ناسینەوەی بیری خۆکوژێت چۆن بێت لەلایەن دەوروبەرە بۆم نەتاکێ بیر لە خۆکوشتنەکاتەوە ئەوێ پرۆسەکە ئەنجام بات چۆن لەلایەن دەوروبەرەوە بیناسنەوە چۆن بزانن ئەم کەسە بیر لە شتێکی لەم بابەتە ئاکاتەوە. بەڵێ بەتاکید ئەو کەسەی خۆی دەکوژی یاخۆ بیری خۆکوشتنی هەیە کۆمەڵێک گۆڕانکاری لە هەلسوکەوت یاخود لە بیرکردنەوەیدا دروست دەبێت یەکێک لە ئەرکە سەرچەکانی ئێمە بەڕاستی کۆمەلگا ئەوەیە یاخود تاکەکانی کۆمەلگا ئەوەیە هۆشیارەیەکی تەوامان هەبێت لەسەر ئەو کەسانەی کەوا فکری بیری خۆکوشتنیان هەیە یاخود چۆن بیان ناسینەوە ئەو کەسانە کۆمەڵێک گۆڕانکاری لە یەکەم تش لە سلوک یاخود لە هەلسوکەوتیان دروست دەبێت بۆ نمونە کەسێک دەبینی لە پڕە هیچ پێویستی بە چەک نییە بەڵام دەچی داوای چەک دەکات یاخود چەک دەکڕێت یاخود باسی چەک دەکات یاخود شێوەیەک لە شێوازەکان چەک بەکار دەیەوێت بەدەست بێنێت یاخود کەسێک هیچ نەخۆشیەکی دەبینی کۆمەلە حەبێکیانە خواردنەوەیەک لە خواردنەوەکانی کەوا ژەهراوی بەدەست دێنێت دەبەتە ماڵەوە دادنێت یاخود کەسێک دەبینین هیچ کێشەیەک یاخود کێشەیەک لە هەلسوکەوتین لە پڕا دەبینی زۆر تووڕەیە زۆر نامرتاحە بە بەردەوامی باسی نامرتاحی لە ژیان دەکات باسی ئەو دەکات کەم ژیان زۆر ناخۆشە مردن خۆشترە لەم ژیانە پێویستە باسی پێویستی ئەوە دەکات کە پێویستی ئینسان بۆ مردن دەکات یعنی بەڕاستێندی گۆڕانکاری هەم لە هەلسوکەوتی هەم لە بیرکردنەوەی هەم لە ڕەفتارەکان بە شێوەیەکی گشتیدا دروست دەبێت بۆیە کە ئێمە زانیمان کەسێک باسی ئەوە دەکات کەوا مردن خۆشتر لەم ژیانە یاخود بێزارێکی زۆری هەیە لەم ژیانە پێویستە ئێمە وەکو تاک قسەی لەگەڵ بکەین گفتوگۆی لەگەڵ بکەین پرسیاری ئەوەی بکەین کەوا چ جارێک حەزی کردووە بمریت کەوا ئەوەندە بێزارە لەم ژیانە ئەگەر حەزی کردووە بمریت بە شێوەیەک حەزی کردووە بمریت چ جار حەزی کردووە لەوەی کەوا بخەوێت و هەڵەستێتەوە یاخۆ چ جار هەولی خۆکوشتنی داوە یاخۆ بیری لەوە کردەوە خۆی بکوژیت بەڕاستی تێگەشتێکی تریش ناو کۆمەلگەی ئێمەدا هەیە حەزەکەم ئاماژەی پێ بکەم لەوانەیە لەلایەن کەسی ڕۆشنبیر و لەوانەیە کەسێک هەندێک لەوانە لە مەجای پەروەردەیش کار بکەن پێیان وایەکەوە ئەگە تۆ باسی خۆکوشتن بکەی بۆ کەسێک ئەگە ئەو کەسە بیری خۆکوشتنی نەبێت ئێمە بیری خۆکوشتنی لا دروست دەکەین ئەمە شتێکی زانستی نییە زانست دەڵێت هەر کەسێک کە بیری خۆکوشتنی هەبیت نەیبێتش ئەگە تۆ پرسیاری لێ بکەی یاخود گفتوگۆی بکەی معنای ئەوە نییە تۆ بۆی دروست دەکەی چکە بیری خۆکوشتن بەیەک لە حەزەیەک دروست نابێت قۆناغێکی دوور درێژە پرۆسەیەکە لە بیرکردنەوە و بیرکردنەوەی زۆر و لە نیەتێنان و لە شێواز و ئەجە جێبەجێکردنیدا پرۆسەکە بە ئەنجام دەکات.
بەڵێ ئێمەکەم تا زۆر بێت بێگومان لە ساڵانی ڕابردوشدا بوونیان هەبووە بەشی لە خوێندکارەکان ئەوانی کە نمرەی کەمیان هێنەوە خۆیان ئەکوژ یاخود باز لەوە دەکرێت کە لەلایەن خێزانەکانی خۆیانەوە فشاریان زۆر ئەکرا سەر و سەرزەنشت ئەکران بۆیە خۆیان کشتووە منە بزانام ڕۆڵی خێزان لێرەدا چۆنە ئەم فشار زۆر کردنە سەر تاکێک نەک خوێندکار بێت لەسەر بابەتێکی دیکە بێت ئەمە وات کات بۆ منە تاکێک لە ڕووی دەرونیەوە بیر لەوە بکاتەوە خۆی بکوژێت خۆی خۆکوشتن یەک فاکتەرێکی نییە برێ وڵای بە یەک فاکتەریان بە خۆکار کەسێک بڕیار لەسەر ئەوە دەدات خۆی بکوژێت طبعا بە پێی دیاسەیەکەوە لە یابان کرابوو لەسەر قۆناغی خوێندنە هەر لە سەرەتایی هەتاکو پۆلی شەشی ئامادەییە لە ڕێژەی 257 کەس ئەوانەی خۆیان کوشتووە چەند هۆکارێک بوو بۆ کەسانەکە خۆیان کوشتووە 36 لەو کەسانە خۆیان کوشتووە بۆ ئەوە دەگەڕاوە ئەوانە برێن ناڕوونیەک ڕۆشنایەک لە دوا ڕۆژیان هەبوو ینی هیچ بڕوایان نەبوو پاشە ڕۆژیان چۆن دەبێت 31 لە سەد ئەوانن کەوا ئەو کەسانێک ئەو خوێنکارێکەوە خۆیان کوشت کێژەی خێزانیان هەبووە دیسان 30% یاخود 30 لەو کەسانێکەوە خۆیان کوشتووە ئەوانەی کەوا کێشەی خێزانیان هەیە دەهیش لەوانە وتمان کێشەی ئەویان هەبووە کە گێجەلی یاخود تەحەڕوشی جنسیان لەگەڵدا کراوە لە هەمان کە 140 لەو کەسانەشکەوە خۆیان کوشتە هۆکارەکانیان نەدیار بۆ کەواتە یەک هۆکارێک نییە بۆ ئەوەی تو کەسێک قرار بدە خۆی بکوژیت کەسێک نمرەی نهێناوە لە پۆلی 12 لە پۆلەکانی تریان مامۆستایەک دەرەجەیەکی کەمی داوە یاخود ناجح نەبووە هۆکارەکەی ئەوە نییە دەرەجە بابەتەکە یاخود قوتابخانەکە بێت لەوانەیە کۆمەڵێک فاکتەری تر هەیە لە دەوروبەر هەم خێزانی هەم ژینگەیی هەم سیاسی هەم ئابووری هەم خودی یاخود پەروەردەیی ئەوا لەم کەسە کردووە کەوا دوایین هۆکار یاخود دوایین هۆکار بۆ خۆکوشتن ئەو دەرەجە یاخود ئەو نمرێ یاخود ئەو مەکتەبە بیتکەوە مامۆستایەکە لەوانەیە قسەیەکی بۆ کردبیت یاخود دەرەجەکەی بەدڵ نەبێت کەواتە مەکتەب و ئەوە دەرەجە هۆکارین بۆ خۆکوشتن یەکێکن لە هۆکارەکان کەوا کەسەکان قەرارداد خۆی بکوژیت ئەوەی لەسەر خێزان پێویستە بەڕاستی دەبێت گرنگیشی زیاتر بە شێوازی پەروەردەکردنی منداڵ بدرێت لە ناو خێزاندا بۆیە چونکە ئەم کەسە پێویستە سیقەی بە خۆی مەتمانەی بەخۆی هەبێت ژیان زۆر لەوە گەورەترێت و بۆ بچی بۆ یەک هۆکارێک یاخود بە یەک هۆکارێک وات لێ بکەت بچی خۆت بکوژی ئێمە پێویستە منداڵمەوە پەروەردە بکەین مەتمانەیان بە خۆیان هەبێت فێر بکرێن چۆن چالنجەکان چۆن ڕێگریەکانی ژیانی خۆیان چۆن بەربەستەکان تێدەپەڕێنن ژیان هەر ئەوە نییە ئینسان بکەوتە نەخۆشیێک یاخود بەربەستێکی بێتە پێش یاخود هۆکارێک بێت بەربەستێکی بێتە پێش و نەتوانێت چارەسەری بکات بەڵێ هەموو ئەوانەی کە تۆ باست کرد لەگەڵ ڕۆڵی خێزان خانەوادە دایک و باوکدا نەمێ بزانم ڕۆڵی ژینگە چۆنە ڕۆڵی کۆمەلگا چۆنە سەبارەت بەم بابەتە ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان چۆنە بۆ کەمبوونەوەی ئەم حاڵەتی کوشتن یاخود خۆکوشتنە لە هەمان کاتێکە بەردەوام باسی لێوە دەکرێت ئەم حاڵەتە ڕۆژ بە دوای ڕۆژ ڕووی لە زیادبوونە ڕووی لە هەڵکشان کردووە پێویست ئەمانە هەماهەنگەکانیان چۆن بێت بۆی بەرەو کەمی بچێت خۆی نە ئێمە نە ئەوانی پێش ئێمە نە ئەوانەی دوای ئێمە ناتوانن دیاردەی خۆکوشتن بنبڕ بکەن بە شێوەیەکی برن قەتعیە بەڵام ئێمە دەتوانین ڕێژەی خۆکوشتن کەم بکەینەوە ینی ڕۆژ لە دوای ڕۆژ یاخود ساڵ بە دوای ساڵوای لێ بکەین کەوا ڕێژەی خۆکوشتن کەم بێتەوە بەداخەوە ئێمە لە ساڵ لە دوای ساڵ ئێستا هەم لە عێراق هەم لە کوردستان هەم لە جیهان بە شێوەیەکی گشتی ڕێژەی خۆکوشتن بەرەو هەڵکشاندایە لاین لە 2020 ڕێژەی خۆکوشتن زیاتر بۆ وەک لە 2019دا کە ئێمە لە سەردەمی کۆرۆنا دەژیامان و قەیرانێکی لەوانەیە نسبەی ڕێژەی قەلەقی لە لای لە کۆمەلگەی بە شێوی لە جیهان هەموو زۆر زیاد بووە لە 2021 هەم لە 2020 زیاترە یعنی لە عێراقیشدا لە 8.5 ڕێژەی خۆکوشتن زیادی کردووە ئەمانە پێویستە ئێمە ناوەندێکی لێکۆڵینەوەی زانستیمان هەبێت لە کوردستان چ لە عێراق بە شێوکی گشتی بتین چۆن بتوانین هاوکاری و کەسانە بکەن چاوەوا لێ بکەین کەوا ڕێژەی خۆکوشتن بە شێوکی گشتی کەم بکەینەوە لەوەی کەوا ئێستا هەیە دیارە دەور و ڕۆلی هەم خێزان هەم حکوومەت هەم کۆمەلگا هەم تاک هەم ناوەندە ڕاگەیەنەکان ئێمە هەمومان بەیەکەوە پێویستە هەریەکە و بە ڕۆلی خۆی هەستێت
نەک حکومت بەتەنیا نەک تاک بەتەنیا نە کۆمەلگە بەتەنیا ناتوانین ئەم کارە بکە هەم ڕاگەیاندن بەتەنیا پێویستە هەمووی بەیەکەوە بیت. ئەوەی لەسەر ڕووی خێزانە یاخۆت کۆمەلگایە ئەوەیە هاوکاری ئەو کەسانە بکات کەوا بیری خۆکوشتنی هەیە هەر کاتێک ئێمە زانیمان کەسێک بیری خۆکوشتنی هەیە یاخۆت پێشتر هەولی خۆکوشتنی داوە یاخۆت ئەو مەلامەح یاخۆت ئەو قسە و گفتوگویانەی ئەو ئیشارانەی کەوا لای کەسێک هەیە کەوا فکری خۆکوشتنیان بیری خۆکوشتنیان هەولی خۆکوشتن یان نیەتی خۆکوشتن هەیە پێویستە ئێمە قسە لەگەڵ ئەو کەسە بکەین گفتوگۆ بکەین کێشەی چییە هەوڵ بدەین گوێی لێ بگرین ئەگەر زانیمان ئەم کەسە فکرەکەی جددیە و پێشتر هەوڵی داوە پێویستە ئێمە یەکێک لە ئەندامی خێزانەکانی زانیاریەکەی پێ بدەین بۆی هاوکاری بکەین بە یەکێک لە ئەندامە خێزاکانی بلێت یاخۆت بە یەکێک لە هاوڕێیەکانی بلێت یان خۆت ئەو کەسەی کەوا دەزانێت کەسێک خزری خۆکوشتنی هەیە ئەو کەسە بە هاوڕێ ئەو کەسە بێت ئەمە یەک دوو پێویستە ڕاستەوخۆ ببرێتە شوێنی چارەسەری دەرونی یاخۆت لای دکتۆری دەرونی بۆ ئەوەی زیاتر هاوکاری بکرێت ئەگەر فکرەکەی زۆر جددی بیت و هەولی خۆکوشتن پێویستە هەم لە نەخۆشخانەدا بخەوێنێت و ببینێتەوە بۆ ئەوی بتوانین هاوکاری بکەین ئەمە وەکو تاک ئەگەر ئێمە زانیمان کەسێک خزری خۆکوشتنیە وەکو حکوومەت پێویستە بەڕاستی بۆ یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی ڕێژەی خۆکوشتن لە جیهان هەمووی چییە قەیرانە سیاسیەکان و قەیرانە ئابوووریەکاندا لەو شوێنێکەوە قەیرانی سیاسی هەیە شەڕ هەیە کوشتن هەیە بەڕاستی لەو شوێنە ڕێژەی خۆکوشتن زۆر زۆر زیاترە لەو شوێنەیەکەوە هەم زیاتر هەست بە ئامان دەکەن یاخۆ شەڕی نییە ئەگەر ئێمە تەماشا بکەین عێراق هەر لە وەتەی هەیە هەتاکو ئێستا هەموو ساڵەکانی هەموو ژیانەکانی ئەوانەی پێش ئێمەش وە لە تێدا دەژین ئێستا قەیران لە دوو قەیرانە شەڕ لە دوای شەڕە جەنگ لە دوای جەنگە هەر لە جەنگی عێراق و ئێران و پێشتر کاتێک بەعس هاتە سەر حکم و دوای وەرە ئەنفال و ئاتاکو ئێستا ینی ئەو شەڕانە هەمووی بەیەکەوە خۆی قەیرانێکی سیاسی بەردەوامە دوو کێشەی ئابووری ئەوەی ئێستا هەیە بەڕاستی لەو ماوەیەکە بە تایبەتی لە پارێزگای دهۆک کەوا چەند حالەتێکی خۆکوشتن بەڕاستی زۆر بووە هەم بەشێکی زۆری کێشەی ئابووری بووە بەشێکیانش کێشەی خێزانی بوونە کێشە ئابوووریەکان چی ینی بەڕاستی بێکاری یەکێکە لە هۆکارەکان کەوان لە تاک هەست بە چی بکات هەست بە ناومێدی بکات هەست بە جۆرێک لە نەخۆشی دەرونی بکات چکە لەگەڵ ئەوەی ئێمە هۆکارەکانی خۆکوشتن هەم هۆکاری سیاسی و ئابووری و هۆکاری دەرونیش هەیە کێشەی ئابووری کێشەی دەرونی دروست دەکات هەم بێکاری هەم بێموچەی هەم ناڕوونی لە ژیانە نازانین مستەقبلت چییە پاشە ڕۆژت بەکوێ دەچیت ئەم قەیرانەوە لە تاک دەکات بە تایبەتی گەنج چکە خۆکوشتن لە جیهانیش حتا لە دیراسەکان کەەوە لە ئەمریکا کراوە یەکێکە لە 10 هۆکارە سەرێکیەکانی مردن لە جیهاندا و لە ئەمریکا لە پلەی دووەم تێت لە دوای ڕوودانی هاتوچۆ ڕوودانی هاتوچۆ یەکەم هۆکاری مردنە بە تایبەتە لە نێوان گەنجان لە 11 ساڵیوە تاکو 24 ساڵی یاخۆ تاکو 35 ساڵی ینی خۆکوشتن بە ڕێژەی دووەتێ لە هەندی دەوڵەت بە ڕێژەی سێەم تێت بۆیە ئێستا ئێمە چکە شوێنەکە ئێمە ئارامە بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام لەوانەیە لە دوای هۆکاری جەنگ و لەوانەیە ڕێژەی خۆکوش لە دوای هۆکاری جەنگ و هەم ڕوودانەکانی هات بەڵێ کاک بەشاتەوە لە سەرتای قسەکاندا ئاماژەت بە تووڕێی کرد منەمێ زیاتر ئەم بابەتە ورد بکەینەوە بۆ نمونە دوو کەس گفتوگۆیەکی تون لە نێوانیان دروست دەبێت کەسێکی تر کەسی دووەم تووڕەبوون هەڵەبژێرێت ئەبێ ئەم تووڕەبوونەی ئەم کەسە هەموو کاتێک بە هەند وەربگیرێت کە بیل لە کارێکی وا بکاتەوە لە هەمان کاتە یاخود ئەمە بۆ دەستکەوتە لەگەڵەوە ئەمێت باسێک لە کەمبوونەوەی سەبر و تەحملی تاکەکان لە ئێستادا چۆنە ڕۆشنبیری تاکەکان چۆنە سەبارەت بەم بابەتی خۆکشتنە یا خودکوشتنە ئەمانەوە دەکات دووبارە ئەم خۆکشتنە لە زیادبووندا بێت ئەم ڕۆشنبیری نێوان تاکەکان کەم بێتەوە خۆی تۆڕەبوون معنایەوە نیە کەسێک تۆڕەبێت فکری خۆکشتنی هەیە یاخۆت هەولی خۆکشتن دەدات یاخۆت شتێک لەم بابەتە چونکە تۆڕەبوون خۆی دوو سەبەبی ڕئیسی هەیە بەشێکیان لایەن دەرونیەکە ئینسانە ئەگەر بێت و زۆر سترێس زۆر فشاری لەسەر بیدەوانەیە کەسەکە تۆڕەبێت ئەمە یەک دوو ئەگەر کەسەکە لە ڕووی جەستەیە و مەسەلەی غدە و ئەوانە هەیە بەڕاستیەوە زیاتر بابەتی جەستەیی یاخۆت دکتۆری باتنی ئەوانە دەزانن کەسێک کێشەی غدە هەبێت
زۆر تووڕە دەبێت هەم ئەوەی بەڕووی دەرونی ئەو هەم سترێز فشار هۆکارە بۆ تووڕەبوون و هەم کەسەکە ئەگەر بێت و نامرتاحەیەک لە ژیانیشی هەبێت لەوانەیە هۆکارێک بێت بۆ ئەوی کەسەکە تووڕە بێت چکە ئێمە هیچ ئەو شتانێکەوە باز دەکەین عرازەکەی معنای نییە لە هەر کەسێکە بێت کەسە هەزری خۆکوشتنی هەیە مەدەرێن ئەگەر ئەم شتانەی هەبێت پێویستە کەسەکانی دەوروبەر کۆمەلگا خێزان لێکۆلینەوە یاخود بە دۆداچوونی بکات بزان ئەم بیرەی هەیە یاخود نادا ئەوەی پێویستە بە ڕۆشنبیری گشتی پێویستە ئێمە هەمومان ڕۆشنبیری گشتیمان هەبێت لەسەر ئەوەی چۆن بتین هاوکاری یەکتر بکەین هاوکاری کەسەکانی دەوروبەرمان ئەم بکەین هاوکاری ئەو کەسە بکەینکەوە نەک ئیلا هەزری خۆکوشتنی هەبێت کەسێک نامرتاح بێت دەرونیان چۆن بتوانین هاوکاری بکەن چۆن ڕێگەی ڕاستی نیشان بدەین چۆن بتوانین ڕەوانەی سنتەرێک شوێنێک بکەین کەەوە هاوکاری بکەین ئەگەر سنتەر شوێنێش نێت بەڕاستی ئێمە دەتوانین گوێگریی باش بۆ کەسانێکەوە نامرتاحن یاخود کێشیان هەیە یاخود گرفتێکیان هەیە یاخود نامرتاحەیەکدا لە ژیانیاندا هەیە. بەڵێ تۆ لە قسەکانی تردا ئاماژە بە گفتوگۆ کرد بۆن منە ببرێتە لای کەسی چارەسەری دەرونی یاخود تایبەت بە دەرونی بۆیە بتوانرێت لە ڕووی دەرونیەوە چارەسەر بۆ ئەم کەسە بکرێت بەڵام ئەوانەی کە ڕێگە بەم بابەتەش نادان چۆن لە ماڵ و ئەم گفتوگۆیە دەست پێ بکات لە خێزانەکەیەوە ئەم قەنەعەتی پێ بکرێت کە بیر لەم بابەتانە نەکاتەوە یاخود چارەسەر وە بگرێت ئەم گفتوگۆکان چۆن لە سەرتاوە دەست پێ دەکات گەر لە خێزانەکەی خۆیەوە بێت لە خاڵی سەرتا لە خێزانی خۆیەوە. ئەگەر مەسەلەی گفتوگۆ بەڕاستی ئێمە شتێکمان بەنگلیزی پێ دەڵێن ستیگما ینی شەرم دایمە ناو کۆمەلگای ئێمە هەتاکو ێستا نەخۆشی دەرونی یاخود حتا حاڵەتی خۆکوشتنیش ئەوکو ستیگمەیەک وەکو شەرمێک وەکو ئارێک تەمەشا دەکرێت وەکو عیبەیەک ینی کەسێک لە خێزانێک کەسێک خۆی کوشتبی لەوانەیە کۆمەلگا بە چاوێکی کەم تەمەشای هەم خێزانەکە هەم کەسەکە بکەن یاخود هەم خەڵک زۆر چاوەبرێم زۆر سەرزەنشتی ئەو کەسە دەکەن کە خۆی دەکوژێت چکە خۆ کوشتن خۆی فکریی یاخود بیریی تەسەڵوتی بەدەستی ئینسانیە دێتە سەری ئەو نە کەسەکە بیر دەکەتەوە خۆی بکوژی بیرە دێتە سەری ئەو فکرە بیرکردنەوەی دێتە سەری چۆن خۆی بکوژیت سەرەتای گفتوگۆکان پێویستە ئەوە بیت تو گوێگرێکی باش بی هەز بە معاناتی ئەم کەسە بکەیت دائیمەن لە گفتوگۆکاندا بڵێمە هەز بە تۆ دەکەم کێشەی تۆی ڕاز دەکەی من گوێ دەگرم مانای ئەوە نییە کەسێک ببێ خۆم دەکوژم یاخود نامرتە برێ کاکەوانی یان بڕۆ خۆت بکوژە یان بە چاوێکی کەم تەمەشا بکە یان بێ ئەمە چێت تۆ ئەم بیرکردنەوەی تۆ ئینسانی تۆ مرۆڤنی تۆ نزان چی ئەمانە نە لازمە گوێ لێ بگری گفتوگۆیەکی باشی لەگەڵ بکەی قەنەعەتی پێبینی پێویست ئێمە هەموو ئەو قەنەعەتەمان هەبێتەوە خۆکوشتن شتێکی یاخود نەخۆشی دەرونی یاخود خۆکوشتن شتێکی ئاسایی لە هەموو کۆمەلگا لە هەموو دین لە هەموو نەتەوە لە هەموو تەبەقە لە هەموو چین و توێژەکان لە دکتۆر لە فەرمانبەر لە مهندس لە نازام لە خوێندەوە لە نەخوێندەوە ناو هەموو چینێک هەیە بە تایبەتی حتا لە چینی خوێندەوە ناو چینی دکتۆری دەدانە دکتۆری فیتەرنەری لە هەموو چینەکانی تر زیاترە ڕێژەی خۆکوشتن هەیە بۆیە پێویستە ئێمە بە چاوێکی کەم تەمەشای ئەمانە نەکەین پێویستە گفتوگۆیان لە گەل بکەین پێویستە ئێمە بزانینکەوە نەخۆشی دەرونی تێتە چارەسەرکردن هەرچەندە ئێمە بەڕاستی ناوەندی چارەسەری دەرونیمان زۆر کەمە لە کۆمەلگای ئێمەدا خۆشبەختانە هەندێک سنتەر هەیە بەڕاستی لەگەڵ ئەوەی لە نەخۆشخانەکان مەسەلەن لە شاری دۆک نەخۆشخانەی ئازادی هەیە بەشی دەرونی هەیە مەسەلە لە سلێمانی هەم هەیەی نەخۆشخانەی سۆز هەیە لە هەولێر بەشی دەرونی هەیە لەگەڵ ئەوانە ئێستا هەندێک ڕێکخراویشەنە بەڕاستی ئیشی چارەسەری دەرونی دەکەن هەم لە سلێمانی مەسەلەن وەچان هەیە ژیان فاوندیشن هەیە ئێمە هەم لە زانکۆی دۆک بە هاوکاری لەگەڵ بەڵێ کاک بەشار کەوات ئێمە باسمان لە ڕۆڵی دایکباو کرد یاخود بابەتەکانی دیکە کرد منەوێ بزانم ڕۆڵی ناوەندەکان یاخود ناوەندەکانی خوێندن و زانکۆ و شوێنە معریفیەکان ئەبێ ڕۆڵیان چی بێت لەم بارەیەوە لەم بوارەدا بخۆی زانکۆ یاخۆ شوێنە معریفیەکاندا یاخود حکومەت کەوا خۆی لە وەزارەتی هەم پەروەردە و هەم وەزارەتی خوێندنی بالا دەگرێتەوە ئەرکی سەرەکی دەکەوتە سەرواندا چۆن لە ناوەندە زانستیەکان لێکۆڵینەوەی زانستی بکەن بۆیە بتوانین چۆن هاوکاری ئەو کەسانە بکەین هۆکارەکان چینە چارەسەریەکان چینە هەم پێویستە ناوەندی زانستی دروست بکرێت بەڕاستی من پێم خۆش بوو ئاماژە بە خاڵێک بکەم کەوا ئێمە لە زانکۆی دۆ کە بەڕاستی دوو هەنگاوی باشمان ناوایەکیان خەتێکی گەرممان هەیە بۆ تەلەفۆنێکە 24 ساعت کراوەی هاوکاری ئەو کەسانە دەکەین کەەوە
فکری خۆکوشتن یاخود بیری خۆکوشتنیان هێتوانین پەیوەندی بۆ ژمارە بکە ئێمە هاوکاری ئەو کەسانە دەکەین ژمارەکەش 1955 بە تایبەتی ئەو پارێزگای دۆ کە خۆزکە بتوانین لە مستەقبەلە هەم بۆ سەرانسەری کوردستان حکومت هەولێکی وا بدات کەوا هێلێکی گەرم دروست بکات چۆن هاوکاری ئەو کەسانە بکەن کە بیری خۆکوشتنیان هەیە ئەمە یەک دوو هەم سنتەرێکمان هەیە سنتەری چارەسەری ئەڵمانی هەم سنتەرێکی بەلاشە بێ بەرامبەرە عیلاجی ئەو کەسانە دەکەن کەوا پێویستیان بە عیلاجی دەرونی هەیە پێویستیان بە چارەسەری دەرونی هەیە هەم ئێمە بەڕاستی لێرەش داواکارێکم هەیە لە حکومت هەم لە پەرلەمان پێویستە یاسای تایبەت دەربکرێت بۆ کاری چارەسەری دەرونیە بۆ کەسانی پسپۆرن لەم مەجارەدا چۆن بتوانن هاوکاری خەڵکەکان بکەن چکە بەڕاستی ئێمە لێرە ئێستا بەس ڕێگە بە دکتۆری دەرونی درراوە چارەسەری نەخۆش بکەن بەڵام ئێستا پسپۆری تر هاتووە لە جیهان هەمووی بەشێکی هەرە زۆری نەخۆشی دەرونیەکان لە ڕێی جەلسە و لە ڕێی قسەکردن گفتوگۆدا چارەسەر دەکەن لە ڕێگەی حەبوو دەرماندا بۆیە ئەرکی ناوەندە زانستی و معرفیەکاندا ڕۆلی سەرکی ببینن لە دروستکردنی سنتەر و لێکۆڵینەوەی زانستی بۆ ئەوی چۆن بتوانین هاوکاری کۆمەلگای خۆمان بکەین چۆن بتوانین هاوکاری ئەو کەسانە بکەین کەوا فکری خۆکوشتن یاخۆ بیری خۆکوشتنیان پێشتر هەولی خۆکوشتنیان داوە چکەوانە مرۆڤن وەکو منەوە حەزیان لە ژیانە زۆریش حەز بە ژیان دەکەن لەوانەیە هەستیش زیاتر بە ژیان بکەن بۆیە زۆر جار بیری خۆکوشتنیان دێتە سەر لە ئەنجامی هەبوونی کێشە و گیرفت چالنجی زۆر لە ژیاندا هەم نەخۆشی دەرونیەکە لە هۆکارەکانی ئەوەی کەوا تاک بیر لەوە بکاتەوە کەوا خۆی بکوژ